ئەم شەو ئێمە دەچینە ناو ئەو ڕوونیەی کە تەنها لە ناو بیرێکی قوڵدا دەدرەوشێتەوە. مێژووی ئەدەبیاتی ئێمە هەمیشە وەک دەریاچەیەکی پڕ لە شەپۆلی سۆز بینراوە، کایەیەک کە تێیدا دڵ بەسەر عەقڵدا زاڵە، بەڵام ئەگەر لە کەنارەکانی هەست دوور بکەوینەوە بەرەو قوڵایی دەقەکان مەلە بکەین، ڕوبەڕووی جیهانێکی تر دەبینەوە، جیهانێک کە تێیدا وشەکان تەنها بۆ گریان و پیاهەڵدان نین، بەڵکو و کەرەستەی تێڕامانن لە مانا گەورەکانی بوون، مردن و شوناس. دوای گەشتێکی درێژ لە ناو تەمومژی وشە و قوڵایی مێژوودا دەگەینە خاڵێک کە دەبێت تێیدا بڕیار بدەین ئایا ئەو هەموو تێڕامانە قوڵانەی لە لای نالی و مەحوی و گۆران و شێرکۆ و بینیمان پارچەگەلێکی ڕەش و پڵاوی فکرین یان کۆڵەکەکانی بینایەکن کە دەکرێت ناوی بنێین فەلسەفەی کوردی. ئایا ئێمە خاوەنی سیستەمێکی فکری سربەخۆین کە تایبەتمەندی ڕوانینی مرۆڤی کوردی پێوت بێت بۆ گەردوون، یان ئەوەی هەمانە تەنها بریتیە لە ئەدەبێکی دەوڵەمەند کە لە کاتی پێویستدا بۆشاییە فەلسەفیەکانی خۆی بە وێنەی شیعری پڕ کردوتەوە. ئەمە تەنها پرسیارێکی ئەکادیمی نییە، بەڵکو گەڕانە بە دوای شوناسی عەقڵی نەتەوەکەماندا. لێرەوە دەپرسین ئایا ئێمە فەلسەفەی کوردیمان هەیە یان تەنها ئەدەبێکمان هەیە کە ڕەهەندی فەلسەفی هەیە؟ ئایا کاتی ئەوە نەهاتووە فەلسەفە لە ناو قاڵبی شیعر دەربهێنین وەک زانستێکی سربەخۆ دای بڕێژینەوە؟ ئەدەبیات لە هەندێک بارە ڕێگر بووە لەوەی کە فەلسەفە لەدایک ببێت، فەلسەفەی کوردی، لەبەرەوەی هەستمان بە تێری کردووە بە ئەدەبیات، لەبەرەوەی کە ئەدەبیات جێگەی هەموو شتێکی بۆ گرتوینەتەوە، پێمان وایە تر ئەدەبیاتیش فەلسەفەیە، بۆیە بە پێویستمان نەزانیوە ینی خەریکی فەلسەفە بین، وتمانە خۆی ئەدەبیات فەلسەفەیە، یاخود ئەدیبەکانیشمان فەیلسوفن، بۆیە فەلسەفە ینی لێرەیە ماڵ ئاوایی لێ کردوین، دوور کەوتۆتەوە لێمان، لەبەرەوەی تێتی کە منتان ینی کە ئێوە هەتان بێت بۆ چیتانە باشە، بۆیە ئەدەبیات لەو شوێنەیە جێگەی فەلسەفەشی گرتوتەوە. بەڵام ئایا جێگەی گرتوتەوە؟ ئایا ئەدەبیات بووە بە فەلسەفە بۆمان؟ بە بۆچوونی من نەخێر، بە بۆچوونی من لەم شوێنەیە کە ئێمە لەلایەک وەگەڵێ بێباکین بەرامبەر بە فەلسەفە، پێمان وایە ئەدەبیات بۆ منە جێگەی فەلسەفەی بۆ گرتووی نەتوێتە فەلسەفەمان ناوێ و فەلسەفەش نازدارانە جێی هێشتوین، لێمان دوور کەوتوتەوە، دڵی شکاوە لێمان، ئەمە وەگەڵێ بە زمانێکی تۆزێک مرۆیی بیکەین یا زمانێکی تۆزێک وەگەڵێ لەگەڵ نازەنینانە لەگەڵ خانمی فەلسەفەیە. ینی کاتێک کە تۆ هەستە کرد تێر بوویت، ینی بیرکردنەوە لە خۆراکی زۆر جار هیلاکەکات، بێزارە ئەکات. کاتێک کە تۆ هەستەکەی تر فەلسەفەت هەیە تەواو، فەلسەفە خۆی دوورە خاتەوە لە ڕووی بیرکردنەوە. بۆیە ئەدەبیات لەم شوێنەیە بووە بە ینی تاوانبارە لەوەی کە فەلسەفەی دوور خستۆتەوە لێمان. زۆر خۆ خەریکردنمان، زۆر یعنی بە هەموو شتکردنی ئەدەبیات کە ئەدەبیات هەموو شتێکمان بۆ کات، بۆمانە بێ بە فەلسەفە، بۆمانە بێ بە زانست، بۆمانە بێ بە ئەمە وای کردووە کە ئەدەبیات تا ئەندازەیەک ینی پیرۆز بێت، شیرین بێ، گەورە بێت، شعرەکانم میوەی بەهەشتن، ینی بەردەوام شاعیرەکانمان خۆیان بە بەرز و باڵا و شعرەکانیان بە پیرۆز و گەورە و ینی ئەوە داهێن، بۆیە هیچ شتێک نییە، یان کە پیرۆزی هاتە ناوە فەلسەفە بارەکات. ئێمە پێویستمان بەوەیە، ئەوە خۆشبەختانە ئەتوانم بڵێم لە ئێستایە
کار بۆ ئەوە کراوە بەرهەمیشی هەیە یاخود لە ناو ڕێگەکەیان باوا بڵێن کە ئەو تێگەیشتنەی کە پێی وایە ئەدەبیات دەموو شتێکمان بۆ کات تێپەڕمان کردووە ئەمە هەوڵێکی زۆر زۆر باشە و کاری زۆر کراوە بۆ ئەوەی کە ئەم تێڕوانین و تێگەیشتنە تێپەڕێنین و ئێستا ئێمە لەناو ئەو ڕێگەیان کە ئەتوانین بڵێن ڕێگەی بیرکردنەوەیە و لەناو ڕێگەی بیرکردنەوەیە ئەکرێ ڕێگەیەک بدۆزینەوە بۆ بیرکردنەوە لە بوونی خۆمان و ئەمەش ببێتە فەلسەفەیەکی کوردی خۆماڵی بە زمانی کوردی. پێشتریش ئاماژەم بۆیە هەتاوەکو بە تەواوەتی کنە و پشکنینی تەواو لە ئەرشیفەکانە نەکەین بۆ بە تەواوەتی لەناو کتێبەکانە بەشی خۆمان لە فەلسەفە لە مێژوو لە دەستکەوتی شارستانی لە هەر شتێکی تر هەیە گیانەکەینەوە ناتوانین لەوای یەکلای بینەوە کە ئێمە فەلسەفەمان نییە و فەیلسوفمان نەبووە. باشە هەرچەند ئەمە یعنی تا ئێستا ئەوەی کە هەیە بەڵێ وایە یعنی ئێمە نەتەوەیەک بوون بیرکردنەوەی زۆر 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 گەورە و قوڵ و جیهانی و حتا ناوچەیشمان نەبووە بەڵام ئەمە ینی ئەبێت پاڵپشت بێت بە لێکۆڵینەوەی تازە و زۆر گشتگیر و ئەوە ینی سە بۆ نمونە ئێمە ئەدەبیاتێکی میلی و فۆلکلۆری زۆر 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 دەوڵەمەندمان هەیە مۆسیقا و گۆرانێکی زۆر 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 دەوڵەمەندمان هەیە میسۆلۆجیا و ئەفسانە ناسێکی زۆر دەوڵەمەندمان هەیە ئەکرێن نەتەوەیەک لە هەموو ئەمانە دەوڵەمەند بێ بەڵام بیرکردنەوەی فەلسەفی نەبێت بەس وەکو پرسیارێک لەم چکە وەڵامەکەین پێنی ڕاستەکەی بەڵام بەگشتی ئەتوانین بڵین کە بەڵێ ئەدەبیاتێکی قوڵی یعنی شێلرا و بە بیرکردنەوەی فەلسەفیمان هەیە بەڵام وەکو فەلسەفە جارێ ئەبێت تۆزێ لەسەری بۆستین و ئەبێت دیراسێکین جارێ ڕاستەکەیەوە. هەڵبەت هەوڵدان بۆ جیاکردنەوەی ئەدەبیات لە ڕەهەندە فەلسەفیەکەی ئەمە تەنها بەرئەنجامی بێناوەڕۆکردنی ئەدەبیاتی لێ ناکەوێتەوە بەڵکو ینی ئەمە بێگومان یەکێک لە بەرئەنجامە هەرە کوشندەکانیەتی کە ئەدەبیات بێناوەڕۆک دەکا و دیوێکی تری ئەمە هەوڵێکی لە ناودایە بۆ سنووردارکردنی خودی بیرکردنەوەی فەلسەفی و دیاریکردنی زەمینەیەک و چوارچێوەیەک بۆ بیرکردنەوەی فەلسەفی تا یاریەکانی خۆی تێدا بکە کە فەلسەفە لە بناغەوە دژی هەر چوارچێوەیەکە کە بۆی دیاری بکرێ و فەلسەفە هەمیشە لە فەزای ئازاددا دەژی مەبەستم لە فەزای ئازاد فەزای دەرەکی نییە وەکۆی پێم وابێ فەلسەفە ناتوانێت لە سایدی لە سایی سیستەمێکی دیکتاتۆریان تۆتالیتاری سیاسیدا لەدایک بێ فەزای ئازاد بەر لەوەی لە دەرەوەی مرۆڤ بێ فەزای ئازادیان بۆژگی ئازادانە ئەوەیە کە لە ناو مرۆڤدا ڕوبەری ناوەوەی مرۆڤ چەند ئازادانە بێ ئەمە مەرج و پێشمەرجی یەکەمە بۆ لەدایکبوونی بیرکردنەوەی ئازاد کە بێگومان بیرکردنەوەیکی فەلسەفیە. ینی ئەدەب بەگشتی و ئەدەبی ئێمە بە ڕەهەندە فەلسەفیەکەیەوە ینی ئیشەک نییە بۆ ئەوەی کە جێگرەوەی فەلسەفە بێ و ئەدەبیاتی ئێمە بە ڕەهەندە فەلسەفیەکەیەوە تەنها ئەوەی تەحقیق کردووە ئەوەی جێبەجێ کردووە کە پێویستە ئەدەب بێ بەو دوو دیوە هەم دیوی سۆزداریەکەی و دیوە هزریەکەیەتی کە ئەم دوانە پێکەوە ینی ئەدەبیات کامڵەکەن تەواو دەکەن بەڵام لە مێژووی هاوچەرخی ئێمەدا هەم هاوتەریب لەگەڵ ئەدەبیاتێک بە ڕەهەندە فەلسەفیە ڕوودکەرەوەکەیەوە ڕخنەگرانەکەیەوە ئێمە نووسین و تێکست و لێکۆڵینەوەی فەلسەفیشمان هەیە ینی بیرکردنەوەی فەلسەفیش لە
سەردەمی هاوچەرخی ئێمەدا بە شێوە لە شێوەکان لەدایک بووە ئەو تێکستە فەلسەفیانە و لێکۆڵینەوە فەلسەفیەکان کە ئێستا لە ناو کتێبخانەی کوردیە هەن بێگومان بەشێکە لەم سەر هەڵدانە فەلسەفیە کە لە دەرەوەی باڵێن ئەدەبیات بە شێوەیەکی سربەخۆ لەدایک بوو هەم کراوەتەوە لە ڕوانگەیەکی فەلسەفیەوە بەسەر خودی خۆماندا بۆ ناسینی خۆمان بۆ تەماشاکردنی خۆمان و هەم بێگومان لە پشتی ئەمەوە کرانەوەیەکەیە بەسەر ئەو باگراوند و ئەو پاشخانە فەلسەفیەی مێژووی فەلسەفەی یان بیرکردنەوەی فەلسەفی جیهان. فەلسەفە وەک زانستێکی سربەخۆ بێ، ینی زانینێک کە معریفەیەکی سربەخۆ بێ. بە زمانی فەلسەفی پێویستی بە کۆمەڵێک شتی تریش هەیە، ئەنی کەرەستەی تریش هەیە. یەکەم زمانی فەلسەفی پێویستی بە هەم بیرکردنەوەی فەلسەفی هەیە هەم پێوەری لۆژیکی. واتە تۆ ئەگەر پێوەرێکی لۆژیکت نەبێ لۆژیکت نەبێ بە تایبەتی لۆژیک نەخوێنی فێری لۆژیک نەبی ناتوانی هەم دەقی فەلسەفی ڕەسەنت هەبێ هەم بیرکردنەوەی فەلسەفی تۆکمەت هەبێ کابوو فەلسەفە بەبێ لۆژیک ئەلەنگێ. واتە ڕەنگە فەلسەفە بەبێ لۆژیک ببێتەوە شێعر، زانی ڕەنگە خۆی ببێتەوە شێعر. فەلسەفەی بێ لۆژیک جۆرێک ڕەهەندێکی شیعری پەیدا بکە چکە دای ئەڕنی، ینی چکە فەلسەفە یانی چی؟ یانی داڕنینی زمان لەو مەفاهیمە سرکەی کە لە شێر ئاەتە چەمکی سرک ئەو چەمکانەی بەدەست نایەن بەدەستەوە. زمانی شێعر هەمیشە بارگاویە بە کۆمەڵی شتی تر، بەڵام فەلسەفە هەوڵی چەمکسازیەدا فەلسەفە پێویستی بە زمانێکی ڕق بڕیاردەر و بێلایەن هەیە، زمانێک کە بتوانێت چەمک دروست بکات. بەڵام زمانی کوردی مێژوویەکی دوور و درێژی لە ناو شعر و مۆسیقادا بەسەر بردووە، زمانێکە کە زیاتر بۆ وێناکردن و هەستکردن ڕاهێنراوە، نەک بۆ داڕشتنی یاسای فکری. پرسیارە گەورەکە لێرەدا کاتێک فەلسەفەی یۆنانی، ئەڵمانی یان فەڕەنسی دێنە ناو ئەم زمانە، ئایا وشەی کوردی دەتوانێت قورسایی ئەو چەمکە تاقانانە هەڵبگرێت؟ ئایا زمانی ئێمە لە بەردەم زاراوە فەلسەفیەکاندا دەشکێت یان بە پێچەوانەوە توانایەکی شاراوەی تێدایە کە دەتوانێت فەلسەفە بە کوردی بکات و ڕەهەندێکی نوێی پێ ببەخشێ؟ لێرەوە ئەم پرسیارە ڕوبەڕووی زمانەوان و بیرمەندان دەکەینەوە. زمانی کوردی تا چەند توانیوێتی بەرگەی چەمکە فەلسەفیەکان بگرێت؟ ئایا ئێمە توانیمانە فەلسەفە داهێن بین بە زمانی کوردی یان تەنها لە هەوڵی ئەوە داینجێگەیەک بۆ چەمکە بیانیەکان لە ناوماڵی زمانەکەماندا بکەینەوە؟ توانین بڵێن زمانی فەلسەفی لە زمانی ئینگلیزیە یا زمانەکانی ئەوروپایە یۆنانی و لاتینیە وەریان گرتووە، لەبەر میراتی زمانی خۆیانە، پاشخانی زمانی خۆیانە، وەکو بەشێک لە زمانی خۆیان بەکاریان ناوە لەبەرەوەی خێزانی زمانن، پەیوەندی بە هاوبەشی و خێزانی زمانەوە هەیە.
ڕەنگە ئەڵمانیەکان زۆرتر حەزکەن لە یونانیە وەربگرن بەڵام ئەنگلۆ ساکسۆنەکان حەزکەن لە ڕۆمانیە وەرگرن لە لاتینەوە خزمایەتی دۆزنەوە لە خزمەکەەوە وەرەگرن چکە سیمای پێڵەن هاوبەشیان هەیە و نامۆنین وشەکان نامۆین بە ئاسانی وەریانەگرن هەموو زمانێک خاوەنی هەموو شەیەک نییە هەموو زمانێکیش کەلێنی تایە هەموو زمانێکیش کێشەی ڕێزمانی ینی کێشەی نەک ڕێزمانی داڕشتنی هەیە فۆرمی داڕشتنی هەیە چۆن وشەیەک دابڕێژێ تا چ ڕادەیەک مۆرفۆسینتاکسەکەی ڕێگەی پێدا گەردانکردنەکە ڕێگەی پێدا ئەمانە بەر حاڵ کێشن زمانی کوردی زمانێکی زۆر فراوانە بەڵام ئەگەر لە چوارچوێ دیالێک تاکسێری نەکەی ئەین تۆ کە بیر لە زمانی کوردیەکەیەوە لە دیالێکتێکی دیاریکراوە بیری لێ نەکەیەوە ئەو کاتە کەرەستەت بۆ دروستەکەن زمانی کوردی زۆر زۆر دەوڵەمەندە لە هەندی حاڵتە لە عەرەبی دەوڵەمەندترە بەتابەتی لە داڕشتنی هەندە وشە بەنسبەت فارسیشەوە بەرحاڵ کارمە بە زمانی تورکی نیە بەنسبەت چووکە تورکی بەنسبەت فارسی و عەرەبی زۆر هەژارترە بەڵام لە هەندە شتیشە هەژارە لەبەرەوەی ئەمە باسی ئەزمموی ژیانەکەین ئەزمموی ژیانی لەگەڵی نەبوو ئەو شتە کەرەستەیە نەبوو ئەو شتە نە لە مادە لە لە ژیانی مادیە لە لە ژیانی معنەویە حزوری نەبووە لای ئەو دەرکی پێ ناکات هەموو نەتەوەیەک هەموو زمانێک وایە ئێستا تۆ ناتوانانی بە ئەناناس دەڵێ چی ئەناناسی تۆ نییە با من نمونەیەکە ببێنەوە بە نسبەت زمانی کوردیشەوە وشەیەکمان هەیە لە چەندی شوێنترێ باسم کردووە بە ناوی ئۆپتیکس ئەم وشەیەکە لە فیزیکە نیوتن بەکاری هێناوە لە عەرەبیە پێشتر کرا بە علم المەظاهر والمەرایە دواتە عەرەبی کردی بە علم البەسەریات لە فارسیە کردیان بە نورشناسی تەماشاکە بەڵام لە عەرەبیەکە شتێکی کەمە لە فارسیەکە شتێکی کەمە یانی چی لە عەرەبیەکە ئەبێتە بینایی ڕووناکیەکە کووە لە فارسیە بێتە ڕووناکی بینایەکە کووە شتێک کەمە وانە شتێک کەمە مەبەستمان لە ئۆپتیکس توانای بینایی و ڕووناکیە بینایی توانستە بەڵام بە ڕووناکی چالاکە بێ وانە کاتێک ئەمە لە بەرچاوگرین عەرەبیەکە شتێکی کەم فارسیەکە شتێکی کەمە بە کوردی پێڵەن سۆناسی سۆ کە وشەی سۆماژ لەوە هاتووە وشەی ئاسۆژ لەوە هاتووە چییە هەم بیناییە هەم ڕووناکیە هەم بینایی هەم ڕووناکیە بۆی ئۆپتیکسیانی سۆناسی جا کوردێک کە کوردی نازانێ ئەم نەزانینەی گشتگەرەکە بەسەرەوەی کە زمانی فەلسەفی من لاوازە و هەر بەم شەوەیە تەوا بێنە بەرچاوی خۆی وشەیەکی ترمانێ بەناوی ڕێداکشن یانی چی ڕێداکشن یانی چەمکەکە نەخۆشەکەوێ ئاستی دابەزێ عەرەبی کردوتی ئەلێختزال کە مانای نامۆکردن دێت فارسیەکە کردوتی بە تەقلیل کە مانای کەمکردنەوە دێت ئەویش هەر کامیان شتێکیان کەمە ئیختزالەکە کەمکردنەوەی تیانە کەمکردنەوەکە نامۆکردنەکەی تیانە مامۆستا مەسعود محەممەد چیەکە هەم نەخۆشیەکە لە بەرچاوەگرێ هەم دابەزاندنی ئاستەکە پێڵی دالەنگاندن دائەلەنگێ نەخۆشەکەوێ ئاسیشی دابەزێ بە وشەی دا لەگەڵ لەنگانە وشەیەەکە کابوو بابەتەکە بێجگە تێگەیشتن لەمانەکە توانستی ڕزمانەکە ئەوە نییە کە عەرەبەکە لەبانەکە تێنەگا یا فارسەکە لەمان تێناگا ڕێزمانەکە زمانەکە ئەداتەکانی وشەکانی یارمەتیەدا یا نایدا لە ناوەخنی پرسیارێکی لەو شێوەیە بێگومان دۆخێکی نەرێنیش هەیە کە گومان لە توانایی زمانی کوردی دەکا ئەم ینی بە بڕوای من پێویستە پرەنسیپێک لە لای خۆمان جێگیر بکەین یەکەم بۆ قسەکردن یان بیرکردنەوە دەربارەی زمانی کوردی و تواناکانی یەکەم دەبێت
ینی باز نەدەین بەسەر ئەو دۆخە مێژوویە، ئەو دۆخە سیاسیە، ئەو دۆخە فەرهەنگیە، ئەو دۆخە ینی خراپ و پڕ لە داڕمانەی کە زمانی کوردی تێدا دەژی لە بیرمان نەچێ، نابێ باز بەسەر ئەوە بدەین کە دۆخی زمانی کوردی تا ئەم چرکە ساتە هێشتا چوارچێوەی نوکۆڵی لێکراویەتی تێنەپەڕاندووە. ئێمە باز لە زمانێک دەکەی تا ئەم ساتە وەک زمانێکی نوکۆڵی لێکرا و قەدەغەکرا و تەماشای دەکرێت لە چەند ئاستێکدا. جیا لەوەی لە هەندێک ڕووبەری ینی کۆمەڵگەی کوردستاندا بە فەرمی وەک زمانێکی نوکۆڵی لێکرا و لە هەندێک ئاستەکاندا قەدەغەکرا و تەماشایی دەکرێت، لە بارێکی تردا هێشتا لەژێر هەژمونی ئایدۆلۆژیای زاڵی پیرۆزکردنی زمانی بێگانەدایە کە ئەمەش جارێکی تر کاریگەریەکی ترە لەسەر زمانی کوردی. بەڵام ئەگەر تەماشای ئەو پەرسەندنە ئەو سەرهەڵدانەوەی زمانی کوردی بکەین، تەبعاً بە هۆکاری هەندێک گۆڕانکاری چ لەباری هێزری چ لەباری کۆمەڵایەتی سیاسییان لەباری تەکنۆلۆژیەوە لەسەر ئاستی دنیا ڕۆیداوە، هەندێک ئاسۆ و دەرچەی نوێی بۆ زمانی کوردی ڕەخساند کە زمانی کوردی نەک جارێ گەشە بکە بەڵکو سەر هەڵ بداتەوە. زمانی کوردی زمانێکە پێیەکی لە هەموو ئەو زمانە دەوڵەمەندانە هەیە کە لەم ناوچەیە هەبوون بە زمانە مردوەکانیشەوە. ینی سەیری سۆمەری بکە یەک دنیا شتی تیا کەسە هاو بەشە لە نێوان زمانی کوردی نوێ لەگەڵ سۆمەریە. لە هەر کامێک لەو زمانانە تەماشاکەیت زمانی کوردی بوونی هەیە. ناکرێت نالی کە دەرەکەوێت بەو عەزەمەتە بەو مەزنیەی خۆیەوە لەسەر میراتێکی زمانەوانی زۆر زۆر دەوڵەمەندانە نیشت بێ. یعنی ئەوە ینی ئەگەر وا تەماشای نەکەین نالیوە بێ وەکو موعجیزە تەماشاکەین، چونکە ناکرێت ینی لە فترێکی زەمەنیە لە کتوپڕ یەکسەر ئەم زمانە باڵایە دەرکەوێت. ئەم زمانە ڕەگۆڕیشەی هەیە. ئەگەر زمانێک ئاوە ڕەگۆڕیشەی هەبوو بێ بە فەلسەفە ناوێرێ نەک بە فەلسەفە. زمانی کوردی ئەوەندە بەتوانایە کاک ئەتا زمانی کوردی زمانێکە لە ڕووی فۆنیمەکانی و لە ڕووی پیتەکانیشەوە، یعنی ئەوەندە فلێکسەبڵ و نەرمە، توانای لە خۆگرتنی هەموو پیتەکان هەموو دەنگی زمانە جیاوازەکانی هەیە. وەکو دەوڵەمەنی زمانەوانیش گومانت نەبێ لەوەی کە ئەگەر هەر هەموو فەرهەنگە زمانەوانیە شێوەزاریەکان بێنین پوختی کەین بەتەواتی دیراسی بکەین، ینی ئەوەندە و نیوی فەلسەفەش توانای هەیە. بۆیە زمانی کوردی زمانێکی زۆر 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 بەهێزە. لەو فترەی پێشوە لە کۆڕێکی بەڕێز دکتۆر محەممەد کەمال بووم لە تاران لیان پرسیوە کە ئایا زمانی کوردی دەتوانێت فەلسەفەی پێ بنووسێت، یعنی وەکو جۆرێک لە لاقرتەوە ئەوانە بە زمانی کوردی فەلسەفان سێژتوی باشە ئەم دێڕەی هایەتگەرم بۆ تەرجەمەکەن بە فارسی بۆیان فەرزەوت ئەوە لایەکی عەرەبی و لایەکی فارسی نییە. ئەوە بە کوردەکەی ئەوە یەک وشەم بۆ بدۆزەرەوە کە فارسی بێ عەرەبی بێ تورکی بێ. بۆیە گومانت نەبێت لەوەی کە زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە. پێشتر باو باپیرانمان ئیشی زۆر باشیان پێکردووە، ئیشیان لەسەر کرۆ خۆشمانەتوانی ئیشی زۆر باشی تا بکەین، بەڵام بەهۆی ئەوەی سەردەمەکە لە سەردەمی ئەوانە زمانی عەرەبی زمانی فارسی زمانی ئیمپراتۆریەت بووە، زمانی ڕسمی بووە وەکو زمانی ئینگلیزی ئێستا تا ئەندازێک ڕەنگە کەمتر زمانەکان بەکارهێنای. بەڵام لە ئاستی ژیانی ڕۆژانە لە ئاستی فۆلکلۆر ئەفسانە چیرۆکی هی فۆلکلۆری ئەوانە ئیشی زۆر 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 باشی تیاکراوەوە. زمانی ئێستاشمان پێم وابێ ئێستا زمانی کوردی بە تایبەتی کرمانجی خوار و یا کرمانجی ناوەڕاست، ینی لە ئەو پەڕی گەشەکردنی خۆیەتی فەیسبوک ئەەکەیتەوە بە زمانی کوردی، سێتینی ئایفۆن ئەەکەیتەوە بە کوردی، هیچ کێشێکیان نیە. بەرنامەجی تەلەڤیزۆنە یەکێک لە زمانەکان کوردیە، کرمانجی ناوەڕاست هیچ کێشێکی هەیە. بە فەلسەفە ژەوێرە گومانت نەبێت لەوەی کە من چەنەها تێکستی فەلسەفیم بە کوردی خوێندەوە بە زمانی تریش خوێندومەتەوە، کوردیەکە ئەگەر لەوان ڕەوانتر و جوانتر نەیگەیان دەبێت لەوان کەمترەوە. هەموو زمانێک
ئەکەیەتەوە سەر بەکارهێنەری زمانەکەی کە زمانێکی دەوڵەمەند بێ هەژار بێت. تۆ وەکو ئاخێوەری زمانی کوردی چەند خزمەتی ئەو زمانت کردووە، بیرکردنەوەی فەلسەفیت پێ ئەنجام داوە تا زمانەکەت ببێ بە زمانێکی فەلسەفی. کاتە زمانێکمانە خۆی لە خۆیان زمانێکی فەلسەفی بێت و زمانێکیش نافەلسەفی بێت. ئێمەی ئاخێوەر، ئێمەی بیرکەرەوە چەند بیرکردنەوەی فەلسەفیمان هەبێ ئەوەنەش زمانەکەمان فەلسەفیە بێت. ئەگەر وا بیرمان کردەوە زمانی کوردی زمانێکە بۆ فەلسەفە ناشێت، دڵنیا بە فەلسەفە خۆیمان لێ دوورەخاتەوە، زمانەکە خۆیمان لێ دوورەخاتەوە. ئەم بیرکردنەوەی بریتە لە مۆرکردن دانپێدانان بە پچووکی و لاوازی خۆت، لەبەر ئەوەی تۆ نەگەیشتوتە ئەو شوێنەی کە بیرکردنەوەی فەلسەفی دەبێ. بۆیە کاتێک کە بیرکردنەوەی فەلسەفی دەبوو زمانەکەش خۆی بۆ ئاوەڵە ئاکات. تۆ کە چوویتە بەر دەرگاکە خۆی ناکرێتەوە، ئەبێ تۆ بیکەیتەوە. تۆ بە بیرکردنەوەی فەلسەفیەوە بچۆرە بەردەم زمانی کوردی. زمانی کوردی هەمیشە دەرگای ئاوەڵایە، بەڵام تۆ ئەبێ دەستی بۆ بەریت بیکەیتەوە. بۆیە زمانی کوردی خۆی لە خۆیدا زمانێک نییە نافەلسەفی وە زمانێکی تر وەڵا زمانی ئەڵمانی یاۆنە. بەڵام بۆ نمونە زمانی یۆنانی یا ئەڵمانی کە ئەتوانی بڵێ یا فەڕەنسی زمانێکی فەلسەفین. بۆچی فەلسەفین؟ لەبەرەوەی فەیلسوفیانێ. بۆچی فەیلسوفیانێ؟ لەبەرەوەی بیرکردنەوەی فەلسەفی لەناو ئەو فەیلسوفانەیە سەری هەڵداوە، نەگەوەی کە زمانەکە خۆی لە ئاساسە ئەو زمانە بە مێژوو بە ئیشکردن بە بیرکردنەوە بۆ بە زمانێکی فەلسەفی. ئێمە ئێستا لە سەردەمێکدا دەژین کە سنوورەکان تەڵق بوون و پرسیارەکان لە خاک و ناسنامەوە گۆڕاوە بۆ پرسیار دەربارەی مرۆڤ و گەردوون. ژیری دەستکرد و چارەنووسی ژیان لە کاتێکدا جیهان بە خێراییەکی سامناک بەرەو داهاتوو ڕادەکات. ئەدەبیاتی کوردی لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژووییدایە. ئایا وشەی کوردی کە بۆ چەندین سەدە تەنها خەریکی پاراستنی شوناس و هاوارکردن بووە بۆ بوونی خۆی، ئێستا کاتی ئەوە هاتووە پشوویەک بدات؟ ئایا دەتوانین لەو بازنە تەسکەی کێشەی نەتەوەیی بینە دەرێ ڕوو لە پرسیارە گەردوونیەکان بکات؟ ئایا نووسری ئەمڕۆی ئێمە دەتوانێت لە ئازاری مرۆڤی تاکی سەدەی 21ەم بدوێت بەپێی ئەوەی وابەستەی برینە کۆنەکانی مێژوو بێت؟ لێرەوە ئەم پرسیارە چارەنووسسازە دەوروژێنین. لە سەدەی 21ەمدا ئایا ئەدەبیاتی کوردی توانی وەڵامی پرسیارە گەردوونیەکان بداتەوە، یان هێشتا لە ناو بازنەی پرسی ناسنامەدا قەتیز ماوە و ناتوانێت لەو سنوورە تێپەڕێت؟ بە بڕوای من ئەدەبیاتی کوردی و زمانی کوردی ئێستا زۆر لە هەڕەتی گەنجەتیاتی گەشەیەکی زۆر گەورە گەشەی کردووە. بەڵام ئەوەی کە پێ دوابێ وەڵام گۆیە بۆ پرسە گەردوونیە گەورەکان نەوەڵات. ینی بۆ نمونە لە ناو تێکستی کوردیا زۆر بەدەگمە پرسێکی گەورەیەک و ژینگە پرسە جێندەریەکان بە تەنکی، ینی بۆ نمونە پرسی ئاین تا ئەندازەیەک ینی بەکەمی ئامادەیان هەیە. ئەدەبیاتی کوردی ئەدەبیاتێکی زۆر پانۆپۆڕ نییە. اینجا یەک کێشەشێکاک ئەتابێ ئەو بزانین کە من تەنیا ئاگام لە ئەدەبیاتی کرمانجی ناوەڕاست هەیە بە ئاگادار بین. ئەوەشی کە خەریکی کرمانجی باکوورە ئەوش ینی ئاگاداری کرمانجی باکوورە، کرمانجی خوار و شتێکی ترە. بەڵام بەگشتی ئەوەی کە ینی ئەوەی کە ئاگام لێتی طبعا من ینی سنووری شێوەزاری خۆم تێپەڕێنم بە شێوەزاری گۆرانی کرمانجی باکوور، هەموو ئەوانە ینی ئەوەی کە توانم بەسەری ئاشکا بێ خوێندومەتەوە و هەوڵێم ئاگام لە تێکستەکان بێت. بەڵام بەگشتی ینی ئەدەبیاتی ئێمە دەرەقەتی ئەو هەموو پرسە گەورە گەردوونیە نایە و نەهاتووە و ڕەنگە ئەدەبێکی
ئەدەبێکیش نەبێت لە دنیای دەرەقەتی هەموو ئەو پرسەگەردونی و ئەو هەموو کێشانە بێت بەڵام بەگشتی گەشەکردنێکە بینین ژماری ڕۆمان نووسەکانمان تا بێ زۆرترە بن شاعیرەکان ئەوانەی کە شعری ئەنووسن و شاعیری باشن کوالیتیان بەرزە ڕۆژ بە ڕۆژ زیاکە چیرۆکنووسی زۆر زۆر باشمان هەیە بەگشتی ئەدەبیاتی ئێمە ئەدەبیاتێکە هێشتا بە تەواوەتی ماتە و زەکەی نەتەقیوەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر خاوەنی ئەدەبیاتێکی باشی ڕۆمانوسی زۆر چاک شاعیری زۆر چاک چیرۆکنووسی زۆر چاکمان هەیە بەڵام پێویستە ئەمانە ئیشی لەسەر بکرێ بۆی گەشەی زیاتر بکە بەس فەلسەفە نییە وەکو زانست تۆ باسی فەلسەفە وەکو زانست دەکەی زۆر جیاوازت باسی بیرکردنەوەی فەلسەفی بکەیت ئەمە فەلسەفەمان نییە بە مانای زانست فەلسەفەیەکی کوردیمانە بیرکردنەوەیکی فەلسەفی کوردیەمانەیە لە ڕۆژگارێکی دوورایە و زەین ئینسانی کورد کەمتر پێ ئاشنایە بەڵام لە سلووکیە لە هەڵسوکەوتە بێوێ ئاگامان لێبێت پەیڕەوی لێ ئەەکەین لە شێوەی ژیانە لە شێوەی ژیان و پەیڕەوی لێ ئەەکەین بەبێ ئەوەی ئاگامان لێ بێت ئەمەمان هەیە پەیوەندی بە ڕەگی مێژوویەوە هەیە ڕەگی مێژوویش بەردەوام ئەگوازرێتەوە واتە ئێمە چەند دینمان گۆڕیوە ئەوەندەش بیرکردنەوەمان گۆڕیوە بەڵام لەمان کاتیشە دینەکەی تشمان بەنەوتای تەماشاکەن ئێمە لە سەدا چەند میترایین لە سەدا چەند زەردەشتین لە سەدا چەند مەسیحین لە سەدا چەند یەهودین لە سەدا چەند دینمان مسلمانین خۆ ئێمە کە بوونێتە مسلمان وازمان لە دینەکە هێناوە بەڵام خۆ ناخوداگا یان نستی مێژوویمان لە جێخۆیەکی ئەدەبیاتێکی چاکمان هەیە فراوانمان هەیە قۆڵ و دەوڵەمەندمان هەیە کە بتوانین وەکو نوێنەری خۆمان بینێرین بۆ ئەدەبیاتی جیهانی بێگومان هەمانە بێگومان هەمانە ئایا ئەو ئەدەبیاتە ئەدەبیاتێک کە ئەگەر تەنیا لە ناو سنووری نازنامەی کوردیا وەستا بێ ئەی بۆ نازنامەی کوردی بۆ نەتوانێت بچێتە ناو نازنامەی جیهانیەوە لە ڕێگەی ئەدەبیەوە ئایا کە باسی نازنامەی کوردی بکە باتە پرسیاری قوڵ ناکات بە بۆچوونی من بێگومان ئەتوانێت ئێمە لە ئەدەبی کوردیا کاتێک خەریکی نازنامەی خۆمانین وەکو پرسیاری گردردونی وەکو بیرکردنەوەی گردردونی مامەڵی لەگەڵا بکەین کاتە ئەکەیەتە سەر داهێنانە ئەدەبیەکە ئەدیبی داهێنار کاتێک کە باسی خودی خۆی ئەکا باسی دنیای خۆی ئەکات دنیای کوردی داهێنەرانە باسیەکات دواتە گردردونیانە باسیەکات چونکە داهێنان گردردونی ینی هەموو مرۆڤایەتی هەموو زمانەکان هەموو بیرکردنەوە هەمووی تیا هاوبەشە بیکرد پرسیارە گردردونیەکان دەتوانم بڵێم پرسیارە لۆکاڵیەکانن ینی پرسە لۆکاڵیەکانن هیچ پرسێکی لۆکاڵی ینی بیم داوچەیی مرۆڤ نییە کە لە هەمان کاتدا پرسێکی گردردونیش نەبێ ڕەنگە ئەمە با تووشی کێشەم نەکات لەوەی کە وەکو ڕەهایەک ئەمە ناڵێم بەڵام ئەگەر بڕیار بێ ئێمە باز لە پرسەگەردونیەکان لە ئەدەبیاتی کوردیا بکەین واتە باز لە پرسەگەردونیەکانی مرۆڤی کوردەکەین پرسەگەردونیەکانی مرۆڤ پرسی ئازادی پرسی مەرگ پرسی دادپەروەری باشە ئەمانە لە هەمان کاتا پرسی گردردونین تەنانەت کاتێک کە باز لە ناسنامەکەی لە ناو ناسنامەیە باز لە زمانکەین پرسی زمان یان ئازادی زمان باشە پرسێکی لۆکاڵی مرۆڤی کووردە ئەمە پرسی زمانی کوردیە کاتێک کە وشەی کوردیەکەی لە پاڵدادادەنین بەڵام خودی پرسی زمان پرسێکی گردردونیە واتە دوجار لە ناو هەموو پرسێکی لۆکاڵیە پرسێکی گردردونی ئامادەی هەیە ئەم دوانە ناتوانین لە یەکتری جیا بکەینەوە لە کۆتاییدا ئێمە نەزیندانیانی ئەشکەوتەکەی ئەفلاتونین نەگەیشتوینەتە ڕوونیە ڕەهاکەی مەحوی ئێمە لە نێوان ئەم دوانەدا دەژین لەو شوێنەی کە عەقڵ ماندوو دەبێت و شیعر دەست پێ دەکات
تاریکی دوژمن نییە، بەڵکو ڕەحمێکە تا ڕووناکیەکەی چاوماندا نەپڵۆسێنێت. ڕوونی تەنها بۆ بینین نییە، بۆ ئەوەیە کە بزانین چەندە تەنیاین. من عەتام لێرە لە نێوان تاریکی و ڕوونی بیردا جێتان دەهێڵم، بیرتان نەچێ هەرگیز بە دوای ڕووناکیەکدا مەگەڕێن کە سێبەرتان بکوژێت، چونکە مرۆڤ بە سێبەرەکانیەوە جوانە.